جەماعەتێکی گەوچ بە ئەنقەس یا هەروە زەینی خەڵک ئالۆز دەکەن وەک کلیسا و مەسیحیەت تووشی گیر و گرفت دەکەن. من دڵنیام کە ئەمانە هەمووی کاری تێودۆس و ئەو ڕاوێژکارە بتپەرستەی ئەوە. سبەینێ پاپ چیمان پێ دەڵێ؟ جەنابی مۆتران، باشتر نییە کە بە جێگای ترس لە پرسیاری پاپ لە پرسیاری خوددا لە ڕۆژی پەسڵاندا بترسیت؟ تێودۆس پیاوێکی بە ئیمانە، بەڵام ئەو چ کارێکی لەدەستێ؟ ڕەنگە کارەکانی کەسانی وەکو من ئیمانی خەڵکیان لەرزە کردووە. ئەگەر تێودۆس بە ئیمانە، ئەی هێراکلیۆسی بتپەرست لە دەربارەی ئەودا چی دەکات؟ هێراکلیۆس ڕۆم نردوویەتی وە فەرماندەی سوپایە، خۆ هەڵبژاردە تێودۆس نییە. زۆر سەیرە، ئێمە نازانین بۆچی بابا فیلوس لە تێودۆس لە ئەنگری دەکات. نەکاویش نەکا چی؟ بە جێگەی ئەوە کە باقی خەڵک تاوانبار بکەن، تۆزێ بیر لە خۆتان بکەنەوە. تۆ تا ئێستا چه ئامۆژگاریکت کردووە کە خۆت پێچەوانێ ئەوەت نەکردووە؟ تۆ تا ئێستا چەند جار وەڵامی پرسیارەکانی خەڵکت بە مێهرەبانی داوەتەوە؟ تۆ تا ئێستا وەڵامی چەند پرسیار زانیوە و خەڵکت بە باشی ڕێنمونی کردووە؟ وە تۆ وە من، ئێوە خۆتان پرسیارێکتان سەبارەت بە مەعاد نییە؟ وە لەم بابەتەوە پرسیارێکتان لە خۆتان نییە؟ وەرن لەم بابەتەوە لە خۆدا یارمەتی بخوازی. بەسیەتی فیلۆس، بەسیەتی! قەشەی کلیسای ئێمە قسەی وەڵام پێ بڵێت ئیدی خەڵک چیمان لێ بکەن؟ هەفتە لە سەدی کلیساکان لەم بوارەدا تووشی گیر و گرفت هاتوون و زۆربەی موئمنەکان سەبارەت بە مەعاد و باقی ئەحکامی دینی مەسیح تووشی دوودڵی هاتوون. هێشتا بۆ ئێمە بە باشی ئاشکرا نەبووەتەوە کە مەبەستی ئەو کەسانەی ئەم گرفتانە ساز دەکەن چییە؟ ئەمە ئاشکرایە کە ئێمە خۆمان لە نەزانی داوە. شەڕی نێوان پێڕەوانی خوددا و شەیتان هەموو کات بووە و دەبێت. خاوەنشکۆ تێئۆدۆز، پێڕەوانی شەیتان کامەیە؟ زۆرێک لەوان مەسیحین و ئەم دوو دڵیان پەرە پێداوە. ئەمە ئیدی خراپتر. ئەگەر مؤمنین لە مەسەلەی مەعاددا دوودڵ بن، لە دین چ دەمێنێتەوە؟ دوودڵی کاتێ پەرەیسەند هەمووان دەگرێتە بەر خاوەنشکۆ. بە تایبەت ئەو دوودڵەیە کە بەویستی ئێمە بێت. بۆ ئیمانی خەڵک بە مەعاد لە پێشدا دەبێت لە زۆری لە خۆشیەکانی دنیای چاپۆشی بکەین کە ئەوە بە مەیلی مرۆ نییە. متران نوێنەری پاپ ئێمەی لە گوشار ناوە کە بتوانین کارێک بکەین. بەڵام ئەمە نازانێ بوتخانەکان دەتوانن بە زۆر خراپ بکەین، بەڵام جێگاکردنەوە لە دڵی خەڵکدا بە زۆر ناکرێت. ناتوانین ئیمان بە مەعاد بە زۆر داسەپێنین. من بەڕاستی سرم سوڕ دەمێنێ لە جەنابی تێئۆدۆس کە خۆیان بە چ قسە و باسێکەوە خەریک دەکەن. ئیمپراتۆر تێئۆدۆزیۆسی دووهەم لە کۆنستانتینیۆلدا هەرێستا نیگەرانی هێرشی سوپای ئاتیلان و ئێوە باسی ئیمانی خەڵک دەکەن. ئەگەر ئاتیلا سەرکەوێ ئیدی وڵاتێک نامێنێتەوە کە ئێوە بیر لە خەڵک یا ئیمانی ئەوان بکەنەوە. جۆ بگرە جەنابی هێراکلیۆس، هەر کاتێ سەبارەت بە تیارکردنی لەشکر و هێرش و شەڕ قسەمان کرد لە تۆش پرسیار دەکەین. ئێستا بڕۆ دەرێ. خاوەنشکۆ، ئاگاتان لێ بێت مرۆڤی بێباوەڕ هەر چەشنی پیلان و خەیانەتێکی لەدەست دێت. ئەو برێجار ئازارم دەدا، بەڵام هەرچی بێت پیاوی شەڕە، نا بارنەباس؟ بەڵێ خاوەنشکۆ، قەیدی نییە. من تەنیا وتم زیاتر ئاگاتان لێ بێت. مەسخەرە و بێمانایە تێئۆدۆس بە جێگەی ئەوە لە بیری شەڕدا بێت وا لە بیری مەلەکوتە.
من لە هەوڵیشەوە لە لێهاتووی ئەو بۆ حکوومەت بەسەر سووریادا دوودڵ بووم. تێودۆس بە جێگەی ئەوە کە ببێتە حاکم دەبوای بوایەتە قەشە. هەر ئێستا کارتاژەکان زۆریان بۆ هێناوین. ئەگەر تێودۆس ئاگای لێ نییە ئێمە دەبێ وریابین. مەبەستان چییە؟ مەبەستێکم نییە. ئەگەر تێودۆس بۆ کارانە لێ هاتوونی و عرزەی و کاری نییە ئێمە دەبێ خۆمان جێبەجیانکەین. چۆنت زانی کە تێودۆس لێ هاتوون نییە؟ ئیمپراتوریش لەم قسانەی دەکرد. ئایا ئەویش لێ هاتوون نییە؟ ئیمپراتور ئیمانی نییە و دەیڵێت، بەڵام تێودۆس بەڕاستی بە ئیمانە. بە بڕوای من ئەم قسانە بێکەڵکە و هیچ کام لەمانە لێ نەهاتووی تێودۆس ناسەلمێنێ. ئەم قسانە هیچ فایدەیەکی نییە. من تەنیا وتم ئەو کارێک کە تێودۆس نەیتوانی جێبەجێ بکات ئێمە بیکەین. هەرەمە بڕۆن.